سڵاوتان لە بێبەڕێزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بەردەوامی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەن بە تایبەتی ئەو کێشەی کە پەیوەستە بە کێشەی ناردنی بۆ جێ هەرێمی کوردستان یان بڕینی بۆ جێ هەرێمی کوردستان و بەردەوامی قەیرانەدارایەکە لە هەرێمی کوردستان و لەم بارەیەوە ئەوەی کە لەم ماوەیەدا باسکرا بە تایبەتی لە پاش سوێند خواردنی وەزیرە کوردەکان کە بڕیار بوو وەفدێکی کوردی بچێتە بەغدا بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشانە لە ئێستادا چوونی وەفدە کوردەکە بۆ بەغدا ڕۆژانە باز دەکرێت بەڵام تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە کەس نازانێت کەی ئەو وەفدە کوردیە سەردانی بەغدا دەکات. سەرۆکی حکوومەتی هەرێم نێچیروان بارزانی دەڵێت بەم نزیکانە سەردانی بەغدا دەکەن و بڕینی موچە و بۆ جێی هەرێمیشی لەلایەن بەغداوە بە سیاسەتێکی هەڵە و دۆڕا و ناوبرد و دەربارەی قەیرانی دارایی هەرێمیش دیارە نێچیروان بارزانی ئەوەی وتووەکە لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکدا قەیرانی دارایی چارەسەر بکەن هەر لەبارەی کێشەدارایەکانی نێوان هەولێر و بەغداوە لەو بارەیەوە فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق ئەمڕۆ ئەوەی ڕاگەیاند کە حکوومەتی عێراق پابەندە بەو کارنامەیە کە لەسەری پێک هاتووە و دەشبێت کێشەی بودجە و موچەی هەرێم چارەسەر بکە کە دیارە لەو بارەیەوە بڕیار بوو سبەینێ پەرلەمانی کوردستان کۆبنەوەیەک ئەنجامدا و لە کۆبنەوەکەدا تاوتوی پشکی هەرێم بکرێت لە بودجەی 2014 عێراق بەڵام لەسەر داوای ئەنجومەنی وەزیران ئەم دانیشتنە دواخرە بۆ هەفتەی داهاتوو. بەردەوامی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا پێمان دەڵێت کە دەبێت وەفدە کوردیەکە پەلە بکات لە چوونە بەغدا و تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان تایبەتە بۆی کە وەفدە کوردیەکەی هەرێمی کوردستان پەلە بکات بۆ چوون بۆ بەغدا. ئەم پەلەکردە ئێستا دۆخی ئێستا و ئەم قۆناغی ئێستا هەرێمی کوردستانی تێدایە دەخوازێت کە پەلە بکات بچێتە ئەوێ. ئایا تا ئێستا کە وەزیرە کوردەکان سوێندی یاساییان خواردەوە بۆ ئەو وەفدە کوردیە سەردانی بەغدای نەکردووە پەیوەندی بەشیەوە هەیە تا چەند پەیوەندی بەو دانیشتنەی پەرلەمانەوە هەیە کە تایبەتە بە تاو توێکردنی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2014 ئەم ساڵی عێراق دێرە. ئەم بودجەیە لە کاتێکدا کە ئێمە بەرەو کۆتایی ئەم ساڵ دەڕۆین و ساڵی داهاتووش بودجەی 2015 دەبوو ئێستا بنێردرایە بۆ پەرلەمانی عێراق بۆ گفتوگۆکردن لەسەری بەڵام بەهۆی ئەوەی کە کێشەی دارایی هەیە و وەک حکوومەتی عێراقی دەڵێت ئەو بارە زۆرەی کە کەوتۆتە سەری بەتایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش نەیتوانێت تا ئێستا بودجەی ساڵی 2015 ئامادە بکە و وەک وەزیرە عێراقیەکان دەڵێن و حکوومەتی عێراقی دەڵێت ئێستا کێشە هەیە لە خەزانەی عێراقدا و ئەو کێشەش نەبوونی پارەیە. بەڕێزانەی بۆ چوونەکانتان وەردەگرین تایبەت بە تا چەند وەفدی کوردی هەرێم پەلە بکات بۆ سەردانیکردنی بەغدا و بۆ کۆتایی هێنان بە کێشەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و بنانشانی facebook.com/naliatv بۆ چوونەکانتان دەخوێنینەوە و ڕاستەوخۆ دیارە لەسەر شاشەیە نارتەوە بۆ چوونانە بڵاو دەکرێنەوە هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایپ بۆ ڕاستەوخۆ دەتوانن لەگەڵماندا بەشدار بن. ئاسۆ لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمانم کاتت باش کاک ئاسۆ. هێوارە باش کاک شاکر. زۆر سپاس دەکەین کاک ئاسۆ. هێوارت باش. زۆر سپاس مەمنون. کاک ئاسۆ بە بۆچوونی تۆ بەڵێ فەرموو. دەبێت وەفدی کوردی پەلە بکات لە سەردانکردنی بەغدا؟ ئەگە بەمەبی ئێستا سەعاتەوە 5 دقیقە ئێستا با بڕوا وەفدی کورد بەس بستی بەس ئەوە کاکە عەبادی نامێری عەبادی نامێری عەبادی زێ نووری ماریشی لە من گرتیتەوە زێ دیکتاتۆری دیکتاتۆری یەکەم سەدام بوو دیکتاتۆری دووەم نووری ماریشی ئەوەش لە دیکتاتۆری یعنی کەواتە کاک ئاسۆ پێت وایە چوونی وەفدی کوردی بۆ بەغدا هیچ گرنگی نییە سوودی نییە کێشەکان یەکلا ناکاتەوە؟ وەفدی کوردی ئەوستی قەمپێ ئەستە بەغدا زێتەوە بەس کاکە نووری مارش عەبادی نووری مارش لە بەینی خۆیان پێک هاتینە نانێرن بەس یەک دقیقە کاک شوەنجەم فەرموو بەڵێ با کات دێن بە کاک ئاسۆ فەرموو. داواکارم لە ئۆبرا بەڕێزانە لە هەولێری ئەتاگاتە قەزای سۆران و چۆمان کارتی زانیاریەک بزر بۆ پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنی سەریتی ئەتاس بۆ دژێتینە بنکە و ئاسایش و شتی خۆمان. بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە هەولێرەوە ئارام لە تەکیەوە ئەم کاتت باش کاک ئارام. لیوارە باش کاک شەوان. سپاس دەکەین کاک ئارام فەرموو. بەشی دەخۆشم بەرنامە یەکەم. زۆر سپاس. ڕاستی پێویستە وەفدی کوردی پەلە بکات لە گەڕانەوە بۆ بەغدا بۆ دانوستانکارەکان ئەوشی دوو جەفتەریە کاک شوان ئەگەر بچێتە بەغا و دانوستان بکەوە تاچی حکومەت زەرە دەکات
بەڵێ کاک ئارام بەس هاواتی هەریەم کاک ئارام بەڵێ جۆرێک لە ڕەشببینی هەیە بەرامبەر بە بەغدا ئێستا لە فەیسبوکەوە فەرمان فایق دەڵێت کورد بچێت و نەچێت بەغدا هەڵوێستی خۆی ناگۆڕێت تۆ هاوڕای لەگەڵم بۆ چوونە ناکاشتانجان هەڵوێستی بەغا زۆر ڕوونا زۆر ئاشکرایە بە هەموو شێوەیە هەموو تاکێش کوردیە زانی هەڵوێستی بەغا داوای شەفافەتی نەوتەکە داوای داهاتی نەوتەکە داهاتی نەوت ئەگەر تەقلید بە بەغدا بکرێ ئەو عەبادی و غیر عەبادی و مالکی و غیر مالکی ئەو بورجی هەرێمە نێرم بەزیاوە نەبکەم و من نامێت داوەشی لەوان بکەم پارێزەریا بم بەس ئەگەر وەفدی کوردی چێتە بەغدا بێ تەنەزول بکات لە بورجی لە وەفدی لە نەوتی هەرێم کە دەوان تەنەزول نەوتی هەرێم ناکەن لە بینە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد شێخانی لە کۆیەوە کۆمنتەکەی نووسیوە دەڵێت وەفدی کوردی بچێت و نەچێت وەکوێک وایە چونکە بەغدا قەت موچەند نانێرێت هەر بەشداریکردنی کورد لەم حکوومەتە هەڵە بوو بەداخەوە بۆ سەرکردایەتی کورد کە ناتوانن ئەم وڵاتە بەڕێوە ببن. ڕەوەند لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕەوەند ئەم کاتە باشە میرە ڕزم باشی سپاس دەکەم کاک ڕەوەند فەرموو. قوربان گیانە ناگەر وەفتی کوردی سەرۆکی حکومەت بچێ بە بەغا نەچی ئیسفادە نیە لەبەر ئێمە سەرۆکی کۆمارمان کوردە ئەو هەموو ئەندام پەرلەمانەمان کوردن ئەم هەموو وەزیرانە لەوێن ئەگەرەوە تاوەکو ئێستانی نێرێ ئەم وەفدەیەمان چیەگا لەوێ بەڵێ یعنی لێرەدا کاک ڕەوەند بەڵێ سەرۆکۆمار ئەمڕۆ دەڵێت سەرۆکۆمار دەبێت سەرۆکی هەموو عراقەکان بێت نەک تەنها هەرێمی کوردستان پێت وایە ئەو پۆستانەی کە کورد هەیەی لەو وەزارەتانە لە پەرلەمان و سەرۆکاتی کۆمار چی کردووە تا ئێستا بۆ چارەسەرکردنی چی پێ دەکرێت لەو بەرنامەی لای بەڕێستەوە لەو بەرنامەی بەڕێستەوە چەندین جار مقابلەی ئەندام پەرلەمانەکانە کردە لەو وەفدی حکومەت کە هێتە بەغا ئاگای لە ئێمە نییە پەرلەمان ئاگای لە حکومەت نییە حکومەت ئاگای لەو نییە ئایا ئەگەر سەرۆکی حکومەتی هەرێم بچێ بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران بچێ بۆ چی ئیفادەیەشێنی بەڵێ سپاس بۆ کاک ڕەوەند لە سلێمانیەوە مام قادر لە هەولێرەوە ئەم کاتت باش مام قادر کاتت باش کاکە شاد نامەوێ ڕێی لە برادران بگرم بەس من ئەوەندەی دەرێم حەیدەر عەبادی دەیگۆ بابێنە وەزیرەکان بەردەوام بن ئێمە کارەکان دەکەین و هەموو کێسەکان چارەسەر دەکەین ئەوەوە نەبوو لەلایەکی دی حەیدەر عەبادی دەرێ تا ئەمریکای ئەمە پارەمان نییە پارەی هەرێمی کوردستان بدەی ئەوە دوو برادرانمان لە بەغدایە کەس پێیان نارێسی لە بەچەندی ئەو زەلێرەدا ئەمەن دەرێم وەفدی کوردی بچی نەسی ئەوانە یەک ڕێئینە بوزە نانێرن لۆ ئێمە ئەوان دەیانەوێ هەموو بەس ئەوەندەی بە حەیدەر عەبادی دەرێم کاک حەیدەری بەڕێز ئەو هەموو ئاوارانەی شیعە و سونەوا لە کوردستانن ئەتوو درهەمەشیان نادێ ئەو پارەی ئەتوش دەنێری بە سالح مترەجی برێچی لێ کردیە ئەمن دەرێم بەستا هاتوچی بەغدایە بکەیت بەستا با پەیوەندیان دەگەم سپاس بۆ مام قادر لە فەیسبوکەوە هەردی عومەر نووسیوێتی ئەمە چەندین جارە وەفد دەچێتە بەغداد هەموو کات بەدەستی بەتاڵ هاتوونەتەوە وەنووسیەتی سیاسەتی کوردی بەرامبەر بە ناوەند دۆڕاوە و خۆی دەڵێت نەوزاد لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد کاک شوان ئەم کاتت باش سپاس دەکەین کاک نەوزاد فەرموو وەڵاڵێ وەفتەکە هیچ پەلێ نەکا با لەسەر خۆیان ئاوا 6 مانتر 7 مان کرد با بڕۆن هیچ پەلەیەک نەکەن گوێ بە کاک شوان گوێم لێتە کاک نەوزاد ئەڵێ هیچ پەلەی نایە با لەسەر خۆیان بڕۆن با بە 6 مانتر بڕۆن چونکە بڕۆن و نەڕۆن وەک یەک وایە بەتوانجەوە قسە دەکەین مەبەست ئەوەیە کە کورد دواکەوتووە لەوەی چێتە بەغدا وەزیرمانێ بە ئەوە ساحل خراب مخەول بکرێت دوای خۆ بەسانی چلەکان نییە تەلەفۆن نەبێ موبایل نەبێ ئیساڵات نەبێ ئەوان بە ئەو ئەندا پەرلەمانانە یا ڕئیس فراکسیۆنەکان یا وەزیرەکان داشتیان لەگەڵا بکەن نەست داخاتوان لە موبایل لەسەر خەت من لەگەڵ وەفتی باڵای هەرێمە باشە کاک نەوزاد بۆ خەتای بەغانیە براکەم کاک نەوزاد بەپێی یاسا کاک نەوزاد بەپێی یاسا ئەگەر گوێت لێمە بەپێی یاسا وەزیری دارایی عێراق دەتوانێت بودجەی هەرێمی کوردستان بنێرێت بەپێی یاسا ئێستا هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق هەفتەی پێشوو ئاماژەی بۆ دابوو کە بودجەی هەرێمی کوردستان دەنێرن ئەم لێدوانانە بۆ پێت وایە
کە تا ئێستا نەنێدراوە. خۆڵەکەنە چاو خاڵ لەبەر حەماسی خەڵ داگرن ئەیدە باشە با وەزیری دارایی تەرسیم گۆڕان کراوە بەتاڵە قاسەکە با دەیاڵە بجێ خەڵ بنێرێ وەزیری دارایی هەرێمی کورسان کە درا بە گۆڕان بە بەتاڵی وەریگرێ قاسەی قاسێ بە بەتاڵی وەرگەکانی خۆزوە ئەو قانونیە موجەد بۆ ئەنێرێ موجەد بۆ نێرێ بە داهاتەکە جوش بڕاتە چەند ئەو داهاتە یاڵە لە سەد حەزت بۆ چێ بەڵێ سپاس دەکەین کاک نەوزاد سپاس بۆ پەیوەندەکەت کاوە لە بەردەڕەشەوە ئەم کاتت باشکا کاوە ئەم کاتە باش قوربان باش زۆر سپاس کاکاوە فەرموو بەڕێز ئەو عەرەبایان ناخوازن ئێمە تەشکیل بین لەو حکومەت ئەوان حکومەتیان تەشکیل کرد بە بێ ڕازەمەندی کورد ئێمە هەتاکە لەوێ عەرەبایە بڕۆین بابێنەوە ماڵی خۆمان لە لێرە حکومەتی خۆمان بەکاردێنێ ئەوە تەیدی لەگەڵ ئەو عەرەبە بێناموسانە هەتا کەی بەڵێ کاکاوە ئەو سنووری تورکیە هەزاران تورکی لە داخلی کوردستان ئیزەکەن لە کوردستانی خۆمان لێ ئیش بخۆمان بکەین یعنی هەر لە تورکیە بارە بوون بۆ زاخۆ دەبن بۆ سلێمانی بۆ هەموو جێ کوردستانەکە یعنی ئەوە تاکەیەوە حکومەتە بەڕێزی قوربانت سپاس بۆ کاکاوە لە بەردەڕەشەوە بەختیار لە چەمچەماڵەوە سڵاوت لێبێ کاک بەختیار سڵاو لە تۆش کاسوان وڵا بەنسبەت ئەوە وەفتی هەرێم من تێ ناگەم ئەمان 8 مانگە 9 مانگە کە بورجەی هەرێم بڕاوە پارلەمان تازا قەراری داوە لەسەر بورجەی هەرێم دانیشتێ و تاخیرێکا بۆ هەفتەی داهاتوو با ئەمان بچن بەخا نەبووەتە هین ئێستا وەزیر و کار بەدەستی هەرێم بە زۆری لە هەموو لایەنەکان لە بەخا هەن یعنی چوونی وەفتێ ئەدارم کاتی دوو لە قەمبەیتە کە بە تەواوەتی لەسەر ئەمینە بێ بەڕاستی هەرێم لەمەیە زۆر خەتابارە یا ئەوە تا بە میلەتەکەی خۆی بڵێ کە کێشەی دارایی چارەسەرکە بەڕوونی بەم خەڵکە بڵێ کێشەکان چارەسەرەکەم و ئەمە چارەسەرەکانی منە یا بڕوا لەگەڵ بەخایە ڕێکەیە و دانێ بەغا و کاتە خەڵک هینەکەی لە هەرێم نامێنێ ئەم حسابی لە هەرێم نامێنێ ئەم گلەیی نامێنێ بڵێ وڵا وەفتی هەرێم نەچوو یعنی چوونی وەفتێ بۆ بەغا بەمبەنی سەعات بە تەیاراگاتە ئەیە باشە کاک بەختیار پرسیارێک پێشتر لە گفتوگۆکانی وەفدی دانوسانکاری کورد پێش پێکێنانی حکوومەتی عێراق تا ڕادەیەک ڕایگشتی ئاگادار نەبوو لە ناوەڕۆکی گفتوگۆکان تا چەند ئێستا گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن گفتوگۆکان چی تێیاندا ڕوودەدات چی باز دەکرێت لە بەغدا چی باس ناکرێت لەسەر چی ڕێدەکەون بەتاکید کاکشوان حەقی ئەوەی هەیە کە ئەم وەفتە بچێتە ئەیە بە دۆستەی نەوتەوە بە شێوەیەکی شەفاف بچێتە ئەیە لەگەڵ حکوومەتی بەغایە هەموو کارە یاسایەکانی خۆی بکاتەوە ئەو کاتە گرنگە ڕایگشتی ناوەڕۆکی کۆبوونەوەکان بزانێت بەڵێ گرنگە خەڵکی کوردستان بزانێ ئەمانە بکەنەوتە فرۆشن نەوتیان فرۆشتووە کە ئیدارەی میلەتیان پێ بابچن لەگەڵ بەغایە ڕێکەون و سیاسەتەکەی خۆیان لێ ڕوونکەنەوە بە میلەت بڵێن بەڵێ ئێمە ئەوە تا ئەمە دۆسەی نەوتەکانمانە داومانە بە بەغا هەموو بە شەفافی ئەوە پارەیە پیا کراوە ئەوە حساب ببڕێت و باقی ترمان ئەگەر بەڵێ کاک بەختیار سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ئاسۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاسۆ هەموو کاتێک کە دواز دەستخۆشی لێگەم کاکەشوان هەڵبەتە بەداخەوە دیارە ئێمە قسە زۆر ئەکەین لە کەناڵەکانی بەڕێسانەوە بەڵام پێم وایە هیچ سودێکی ناوێت بۆ سەرکردایەتی سیاسی کورد ئێمە ئەبینین بەڕاستی ئێمە نابێت تەنها عەبادی تەماماتکەین لەم مەسەلەیە من دڵنیاتانەکەمەوە عەبادیش و دوای عەبادی شەش کەسێک بێت سیاسەتی ئەوە ڕوونە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەوە سەرکردایەتی سیاسی ئێمەی بەتان یعنی ئەگەر ڕووی دەمیشم تەنها بخەمە پارتی دیموکراتی کوردستان ئەوان کە بەڕاستی دەربەستی ئەم میلەتەنی نایانێ ئەم کێشانە چارەسەر کرێمە بینیمان دوێنێکە کاگنێچیلوان لە هەولێرەوە یعنی قسەیەکی کە ئەکاکە دیسان دووبارە وەڵامی بەغداش بە هەمان شێوەی ئەوان بە تۆڕبوون و وەڵامان بنەوە بۆیە ئەوان بەڕاستی لەم مەسەلەیە قازانجیان لە هەچۆنێک وەزعەکە دوعاکێ دوانەکەوێ بەڕاستی ئەوان نین تەنگە تاوبن ئەوە خەڵکی هێژار و فەقیرە کە ئەبێ لە هەموو کاتەکانە باژی ئەو سیاسەتە هەڵانەی سەرکردایەتی سیاسی کوردی خۆمان بنە مسپاسانەکەن سپاس بۆ کاک ئاسۆ شیروان لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک شیروان ئەم کاتەوە باش کاک شوانگیان سپاس دەکەین فەرموو کاک شیروان کاک شوانگیان دەربارەی ئەو بودجەی کەوا حکومەتی نێرێت اینجا ئەوە هەر مالیکی بڕێتی تەبان باشە اینجا مالیکی کە بڕێتی تەبان عەبادی هاتە لە شوێنگرەوەیەوە وانە کاک شوان تۆ پێت وایە کە ناینێرێت و ئەگەر وابێ چوونی وەفدی کوردی بۆ چییە بۆ بەغدا وڵی تەبان ئەمە شتێ باشە وەفد کە چوو بەڵام بۆکو بڵێن بینێرێ عەبادی باوەڕ ناکەن بینێرێ باشە لە فەیسبووکەوە ڕەئوف وەلاتبەگ کاک شیروان نووسیوێتی
زیاتر لە 12 ساڵە وەفد دێت و دەڕوات بەس بێسوودە نەڕوات باشترە تۆ دەڵێکی بەڵێ والله نەڕوا تەبان عبادی کاتە خاڵی ئەوەی کەوان نەچوە و لەوە پێشبوونەکانمان نەچوو بۆ وەزیرەکانمان ئەی با بێنێمە هەموو شتێکیان بۆکەن کە ئیسەر لەوێن وشار دیواری هەتا هەنێ قسەی کرد ئەوێ بنەتوانم بوجە بنێنن ئەوش ناتوانێت بینێرێ کەواتە عبادیش هەرۆک مالیکی وایە سپاس بۆ پەیوەندەکەت ئارام قادر حەمان و سیوێتی وەفدی کوردی دۆڕاوە تەنیا پێویستی بە فیکەی کۆتاییە سالار لە کەلارەوە ئەم کاتت باش کاک سالار کاتتان باش کاکشوان سپاس دەکەین کاک سالار فەرموو ڕاستی چوونی وەفدی کوردی بۆ بەغدا دیارە دوا دەرفەتە بێ ئەگەرش بچن لەوانەیە باشتر بێ بۆی ئەوش تاقیب بکەنەوە بزانە ڕاستەکە حکوومەتی عێراقی لەگەڵیانە چخێمە ئەوەی بینیمان پێشتر جعفەری بوو دواتر مالیکی بوو ئێستا عەبادیش هاتووە بەسەریانە هەموویان ئەوانەیە بەڵێنانەیە دەن پاشگە زەرنەوە هەر هێندە دەسەڵاتەکە کەوتە دەستیان ئێترەوان پاشگە زەرنەوە لە وعد و عەودی خۆیان ئەمش تاقیب بکەنەوە بزانە چییە هەرچەند متەنەدی ئەڵێ لە شارێکی ئەڵێ مات كلب في المدينة قد خلصنا من أوى خلف الملعون جوا فهو أنقص من أباه بزعنا آية عبادي ليش خلاف النية سپاس بۆ پەیوەندەکەت لوقمان لە سلێمان بەگەوە لەگەڵماندایە ئەم کاتە باش سپاس دەکەین کاک لوقمان ئەم بوو مردێ باسیەکان ئەمە قەزیێنە نەوتە نەیت ئەمە قەزەیەکی سیاسی دوو بنەماڵێ هیچ پەیوەندی بە نەوتەوە نییە تەنها بنەماڵی لەگەڵ نووری مالیکیا شێژەیەکیان دروست کردو هیچ شتێتر ئەمە ئەسڵی نییە تا ئێستا موچەی پێشمەرگا دوێنە باسەوە باسی دوێنە ژیم ڕۆژ باسی موچەی پێشمەرگا کرێت ئەمە ئەسڵی نییە موچەی پێشمەرگە چی پەیوەندی بە نەوتەوەیە ئەڵێن بەغادی نێرێت ئەی باشە ئایا نەوتەی خۆمان ئەگەر بەشی خۆمان ناکە ئەم نەوتەیان بۆچی کرێتە روشکی دەبووە ملەتە و با نەوتەکردنە بەغا ئەگەر بەش شەکات با بیلە لە خەڵکو نەوەکو لە خەڵکی بشانەوە یانێ بەمەش دزەکان خۆیان بپۆشن نەبێت دوایەوە وەزیری پێشمەرگە پێویستە هەتە بشێشێتەوە ئەمە دووسێ ڕۆژە موچەی پێشمەرگە دوو ڕۆژە ڕستێوانی تەوزیرەکردێ بەڵام ئەوانەی لەبەرەکانی شەڕن تا ئێستا ناریکان پێ نەگەیوە منە لێرە سەداوە لە وەزیری پێشمەرگەکەم چێتەوە ماوەی خۆی دانیشێ باشترە بەڵێ سپاس بۆ کاک لوقمان لە سلێمان بەگەوە عوسمان عەزیز لە فەیسبووکەوە نووسویەتی کورد نیوەی ڕێگای بڕیوە بۆ سەربەخۆیی بچێت و نەچێت وەک یەکە لای حکوومەتی بەغدا کورد کە دەچێت بۆ بەغدا بۆ بەشداریکردن تەنها ڕەمزیە کوردە لە سلێمانیەوە ئەم کاتت باش ئێوارەت هەم خۆشاکەشوانەگیان بۆ بەرنامەکەتان وەڵای من مۆزوعێک باز دەکەم هەرچەند پەیوەندی بە تاریخەوە نییە بەڵام ئەوە نە ئەڵێم خەڵکی سلێمانی هەمووی شایەدە بە کوردستانەوە کە زودنەوەی گۆڕان یەکەمیانە لەم شارەیە هێشتا یەکلایی نەبووتەوە ئەوە چەند مانجەکە ئێمە بۆچی هەفتنگلەی لە بەغدا بکەین کە بولجە و نازان کۆمەڵێ ئەو شانێکە باز دەکرێت بۆ هەرێمی کوردستان ناینێری ئێمە لێرە دەسەڵاتێک دوو حزبە با بڵێن ناتوانێت یەکلایی بێتەوە وەرە بەغدا چەند حزب و چەند لایەن و کە لەوەتی عەرەب هەیە هەر جایەتی کورد ئەکە ئەمە شتێکەوە ئاشکرایە ساز بۆ پێوەندێت زۆر سپاس بۆ کاک کوردە لە سلێمانیەوە هێمن لەگەڵماندایار لە سلێمانیەوە کاتت باش قبول بکەن سپاس دەکەین کاک هێمن کاکشوان بەڕاستی حەزەکەم ئەگەر بە ئەرێک بکرێ بەڕاستی تۆزە کاتەکەم بۆ درێژکەیتەوە فەرموو کاک زۆر بەداخەوە بۆ وەزیرەکان بەڵێ زۆر بۆ ئەو وەزیرانی کە ئێمە دەگمان پێیان زۆر بەداخەوە کە ئەمانەی کە ئەم نوێنەرانی ئێمە چوون بۆ بەغا بەڕاستی ئێستا فێری پیزا خواردن و فێری مقابلات خواردن و بەڕاستی فێری ئەوانە بوون کە بچنە ڕێستۆرانتە ڕاقەکانی بەغا و لەوێ قسەی زل بکەن بۆ ئێمە بەڕاستی من ئەگەر وەزیر بوومە لە جیاتی ئەمانە هەرزوو هەر لە کاتی تشکیلکردنی حکوومەتە بەڕاستی دەستم لە کار ئێشایەوە ئەو حکوومەتەشم بە نەحلت دەکرد کە من جارێکتر وەکو وەزیر بەشداریتی بکەم بەڕاستی من ئەمانە بە هیچ شێوەیەک وەکو نوێنەری خۆم ناناسێنم ئەمانە نوێنەر نین ئەگەر نوێنەری ئێمە بن بەڕاستی هەر ئێستا ئەگەڕێنەوە کوردستان و وازدە و کلۆ پۆستێنن بەڵام بەداخەوە ئەمانە فێری پارە و پول و 12 ملیۆنەکە بوون ئەمانە بە هیچ شێوەیەک نەجاتیان نابێ داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بەڕاستی پێچوونەیەک بەخۆیان بکەن و من هەرەوەنانم سپاسانەکەم سپاس بۆ کاکیە من گەرمیان لەگەڵماندایە لە گەرمیانەوە ئەم کاتت باش ئەمە کارێکت باش یاری هەموو لایەک باش کاکشوان دەستخۆشیت لێکم بۆ بەرنامەکە من پێم وایە وەبی کورد
هەتا زوو بچێ بۆ بەغا درەنگە چونکو مۆڤدی کورد نەوەکو پەرلەمانتارە و نەوەکو سەرۆکی کۆمارە پەرلەمانتاری هەموو بڵە لەسەر لیستی کوردە بەڵام لەسەر پەرلەمانتاری هەموو عێراقە سەرۆکۆماری هەموو عێراقە نەک بەتەنیا هین کوردستان یان هەرێم بەڵام بە شێوەیەک تۆ توانیت داواکاریەک دێ زیاتری پشگیر لێگا بەڵام خەچێکە بەغا خۆ ئەمە ئەو دنیانیە بڵێ وڵایەتی مناگەڕێمەوە خەچێکە با بچێتە بەغا دانیشتن خۆی بکە ئەگەر پێی ئەکرێت پارەی نەوتەگە دەریەکە موچەی هەرێم دابینەکە با دابینگە دابینەکە فەرم و تەسلیم بەغایەکە و بەڵا فەرم بۆ تەسلیم بێ هیچ ناگەوە لەم خەڵکە بکەن. بەڵێ سپاس بۆ کاگەرمیان. دیمەن لە سلێمانیەوەم کاتت باش. دیمەن لە سلێمانیەوە بڵێ دیارە پەیوەندێکی بچراوە لە فەیسبووکەوە ڕێباز فاروق نووسەتی پەلەکردن لە دانوستان ڕەنج بە خەسار دەچین لەبەر ئەوە خەڵک بێهیوا بووە لە ناردنی بۆجە من وەک خۆم ئابووری سربەخۆی کوردیم پێ باشترە. عەبدوڵڵا لەگەڵماندایە لە شکارتەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. باشی کاک شوان. زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو. سەلامەتی وەڵڵای ئێستا کاتێک لەسەر زادات بۆ کردمە کەناڵەکەیەوە گوێم لەوە بوو کە حکوومەت عێراق بەنیازە هەرچەندە پەیوەندی بە بابەتەکەیەوە نییە داوای لێبوردنەکەم بەڵام گوێم لێ بوو کە حکوومەتی عێراق لیوانێک دامەزرێ لە کوردستان ئەمە زۆر زۆر شەرمە بۆ خەڵکی کوردستان کە ئەچێتە ئەم لیوانە ناوی خۆی تۆمارەکە هەتا ئێستا کە خەڵکی کوردستان کە بەسەر بەرزی بەسەر جوانی بە هەموو شێوەیەک ژیانەوە زۆر هایبە بۆ خەڵکی کوردستان کە ناوی خۆیان لەم لیوانە تۆمار بکەن هیوادارم هەرچی ناوی خۆشی تۆمار کردەوە نەچێت بۆ ئەم لیوانە و هیچ تەکێکە مەگرێت لەبەرەوەی لە دوا ڕۆژدا ببێتەوە دوژمنی گەلی کورد و هیوادارم ئێم لەو کەناڵەوە دەنگم بکات بە هەموو خەڵکی کوردستان و چیتر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لوقمان لە گوندی مەلا عەبدوڵڵاوە کە سەر بە پارێزگای کەرکووکە. زۆر سپاس ئێوارەت باش کاک لوقمان. بە قوربان و تۆ باشی. سپاس دەکەم پێشمەرگەی لە مەلا عەبدوڵڵا کاک لوقمان. بەڵێ ئەرە وەڵایی زۆر دامانی یانزە پێشمەرگە لە نوقتەیەکین بەخوا بتوێکمان بۆ نەگۆڕێ ئایا ئێمە نەخۆش بکەوین. کاک لوقمان دەمێت وەک پێشمەرگەی سەرنجی تۆ بزانم لەسەر چوونی وەفدی کوردی بۆ بەغدا و چۆنیەتی یەکلاکردنەوەی کێشەکان فەرموو. وەڵام ئامۆسایان وەڵی هیچیان پێ ناکرێ خۆیان حەمد بۆ خوای گەورە لە پۆست و پلەی بەرز و ماڵ تەیارە و باخ و هەموو شتێکیان هەیە ئیتر مامەیەکم چوو بەلای دکتۆر بزامێ لە دەستی هات و دکتۆرەکە دەستی خۆی هەڵگوڵۆپان و چوو وەڵی من دەستم ژان ناکە دەستە خەیتە سەر ئەم مێزە پەنجە بۆ برمۆ نایخەی نای برمۆ وەڵی ئەمە ژیان نییە کە ئێمە تیایی دێنەوە لە ماڵەوە بۆ خۆیان دانیشن و چاوی یەکە بە یەکەیان ماچەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت ڕاستی لە کۆیەوە ئەم کاتت باش کاک ڕاستی. باشی کاکشوان سپاس دەکەین کاک ڕاستی فەرموو. وەڵای چوونە بەغدا کاکشوان گاڵتەکردن بە خۆی ینی گاڵتە بە خۆمانەکەی سەد دەزانێ هیچ بڕیارێک تەطبیق ناکرێت لەبەرەوە مطالباتی بەغدا ئەوەندە زۆرە لێرە پێما جێبەجێ ناکرێت حیزبێک تاکلایانە دەچێتە بەغدا ئەو حیزبە ئاسایشی هەیە شوڕتەی هەیە پێشمەرگە هەیە دیکتۆر هەیە مامۆستای هەیە دەنجی محافظەکی پێ نەهاتووە چی پێ دەکرێت لە بەغدا محافظە یعنی حیزب هەیە محافظەکەی خۆی تێداتی پارێزگاکەی خۆی پێ نهاتووە لە هەڵبژاردن داوای چ لەو حیزبە بکەیت داوای چی لێ بکەیت ئەتۆ پارێزگای کە تێدای هەڵت نەبژێرێ چۆن ینی وەڵاو حیزبە کاجا بۆ خۆی حلکە ینی حیزبەگە تو پارێزگایەک بۆ خۆت مدیر شوڕتە لەبێ ئاسایشی لێ پێشمەرگەت هەبێ ئەتووی نەوێ هەڵت نەبژێرێ وەڵا قادیوایەوە حیزبە خۆی حلکە خەی خۆی لەناوبەرێ زۆر مەمنون. سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە بازیانەوە ئەم کاتت باش کاک محەممەد. ئەم کاتە باش کاکشوان. سپاس دەکەین فەرموو کاک محەممەد. کاکشوان گویان بە بڕای من بودجە بۆ کوردستان نایە چونکە ئەو کەسانەی کە پێشوچوون داوای بڕینی بودجەیان کرد لەم ماوەیە سەردانی بەغایان کردەوە لەوانەیە وزارە وزەکیان با هەر نەیە بەڵام وەکو کە کورد بەشداریکرا لە حکوومەتی عێراقی ئەو سەرۆکۆماریە و چەند پۆستێکی گرنگیەیە بە ئەم وەفدەش چێ بزانین چیەکەیان دەرەنجامەکەی چییە سەبارەت بە هێشتی کەش کە میوارەیە کاک مەلا بەختیار ئەڵێ بە پۆست پارێزگای سلێمانی بە 3 مەرجە
ئەبێ گۆڕان خۆی لای یەکلایی کاتەوە ئەگەر بێت و گۆڕان دکتۆر هەڤاڵ کاندید نەکات زەرەرێکی زۆر گەورەکات دڵنیا بە ئەم جاران دە کورسیش نایانێ ئەگەر شتێکی وا بکە جا هیوا دیارم لە جیاتی دکتۆر هەڤاڵ ئەگەر شتێکی واش بوو یا ئەوە تا کاک نەوشیروان بۆ خۆی جێگای بگرێتەوە بۆ پارێزگای سلێمان یاوە تا حاکم شەغلەتی بێ چونکە بە هیچ شێوەیەک ئەو کەسانی دەنگیا بە گۆڕانداوە ئەو شتە قبوڵ ناکەن دەستان خۆش بێت سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت هوشیار لە هەڵەبجەوە ئەم کاتت باش کاک هوشیار. چۆری برای بەڕێزم کاک شوانیان سپاس دەکەم. من زۆر سپاسی کەناڵی ئێناسیەکەم بەڕاستی کەناڵێکە هەموو زانیاریەک و هەموو هەواڵێک و هەموو شتەکانی زۆر جوانە پیشانی ئەو خەڵکەیەدا من دەستخۆشیتان لێ ئەەکەم بەڕاستی لای من کاکە کەناڵە لە کوردستاندا هیوادارم سەرکەوتون بەڕاستی ئەمانە لە 92 هاتوچۆ ئەکەن بەس ئاسکی سا دەکوتن باوەڕم پێ بکەن لە 92 و هەتا ئێستا ئەمانە سەری کورد شۆڕەکەن قسەی کوردیان بەس نەکردو داوایان لێ ئەەکەم بە زووترین کات دەست لەو هاتوچۆوە هەڵگرن و بێنەوە ماڵی خۆیان داژن زۆر لەوە باشترە لە 91 کۆتایی سەر سوچی قازانجی سوچیش گەڕیان نەبوو بۆ ئەم میلەتە ئیتر داوایان لێ ئەەکەم جارێکی تر بەم شێوە سەری کورد شۆڕ نەکەن و بگەڕێنەوە خاکی خۆیان ئیتر زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. چاو کاکشوانم کاتۆ باش. سپاس دەکەم. وەڵای کاکشوان من ئەمەوێ بە کورتی بەس لەو تەوەرە دووشت بڵێم. یەکەمیان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت زۆر بێمنەتن لە ملەتی کوردستان. ئەگەر ئێستاش گوشاری ئەمریکا نەبوایە کە ئێستا ئەو دەنگە لە شەقامە هەیە کەیتر لە مەولا نابێ باسی سەر بە خۆی بکرێ ئەبێ سەرۆکی هەرێم لە مەولا بڵێن سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق سێ سۆمۆ بێ بێدە سەرخەت ئەم گوشارە نەبوایە قەت نەچوون بۆ بەغا لەبەرەوە بێمنەتن لە خەڵکی ملەتی کوردستان. تەوەری دووەم پرسیارەکەم ئاراستەی سەرۆک هەرێم و سەرۆک حکومەتە ئایا سیاسەتەکەیان فەشەلی نێنا بۆ وازنایانن زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە بەرەزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن. دووبارە سلااوتان لێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تابەتە بەوەی کە ئایا وەفدی کوردی هەرێمی کوردستان پەلە بکات لە سەردانکردنی بەغدا بۆ یەکلاکردنەوەی کێشەکان. شێرکۆ لەگەڵماندایە لە تەکیەوە ئەم کاتت باش کاک شێرکۆ. کاتێ خۆت باش. سپاس دەکەین فەرموو کاک شێرکۆ. کاک من کێشەچی پیرۆزایی ئەم بەرنامەیەتان یەکەم ماوەیە زۆری شەوەیکەنەمە یەکەم جارمە من پەیوەندی یەکەم. خۆشحاڵین زۆر سپاس شتانەکەم بەڕاستی ئەوە کەناڵێکن کە بێلایەنن. سپاس دەکەم کاک شێرکۆ فەرموو. کەناڵن کە لە کوردستانە بێلایەن بن. بەڵێ سەبارەت بە تەوەرەکە چ قسەیەکت هەیە فەرموو. تەوەریش کە باسیەکەی بەڵێ ئەوێ میستاگە بچن باشترە یعنی کە ئەوەڵ جارکە نەچوونایە بەشدار نەبوونایە بەس کە وەک بەشدار بوون تازە چوونەگەیان باشترە تازە لە ئیساگە کە تۆ یەکەم جار نەچیتایە هەر تەواو ناچین و بەس کە چویتە ئیساگەش ئەم وەفدێ بە ئەم وەفدێ بڕۆ بزەین چیەکە کە هیچیش نابێ قەینە ڕاستەڵی وەڵا ئەڵێمەهانی هەیە ئەنجامی نابێ بەس کە مادام ئەنجامی نابوو لە ئەوەڵەوە بواە بەشدار نەبوونایە کە وەک بەشدار بوونە با بڕۆن هەتا ئاخرەکەی ئەم جارەی لەگەڵ ئەمە بزانین بە چیەکە کە بە هیچ نەدێ و کاتە بڕێ. بەڵێ سپاس بۆ کاک شێرکۆ لە تەکیەوە. دیمەن لە سلێمانیەوە ئەم کاتت باش. ئەم کاتە باش کاکە. سپاس دەکەن خات و دیمەن فەرموو. دەست خۆش بەڕێز. نازانم ئەم کوردەی ئێمە ئەمەنە چاوچنۆکە بە هیچ شتێر ناخوا قسێکی پێشونانەیە ئەڵێ بەشەکەی خۆمە خۆم ئەوەکەی ئێوەیژە خۆم بەڵام ئەو سەرۆکانەی ئێمە ئەگەر ئەو تەنەزولە بۆ تورکیایکەن و ئەو ماستاوە بۆ تورکیایکەن ئەگەر بە بەڵگەیەکۆ بچن بۆ بەغا بۆچی موچە نانێرێ بەغا بۆچی موچە نانێرێ موچەی کوردستان بۆچی ئەگرێ ئەگەر هۆکارێکی نەبێ بەڵام کورد هەمیشە ئەو نەتەماحەکەی زاڵم بووە ئەگەر دەستی گەیە پلەپایەیە ئەبێ خۆی کارێکا خۆی لەو پلەپایەدا بەزێنێتەوە ئاشپەتاڵێتتر بە خۆی بکاتەوە کاکە تۆ تەنەزولە بۆ تورکیایکەچۆ بۆ بەغایکە و موچە نەوتەکە بنێرە بزانەکە موچە نرێیانە ئەنەمە خەڵک خەڵەتان نەبەس تەنها ئەوەیە خەڵک کێشە و ئاژاوە نەنێتەوە ئەزانن خەڵک جان پڕ بۆ لێ ڕژە قبوڵی ناکەن بۆ ئەو برادەرەی گۆڕانیش ئەڵێ ئێمە قبوڵی ناکەین وەزارەتی پێشمەرگەیان وەرگرتووە قەیران هاتووە وەزارەتی داراییان وەرگرتووە قەیران هاتووە پەرلەمانیان وەرگرتووە قەیران هاتووە دەستکایە وازە خەڵک بێنن لەوە زیاتر قەیران دروست مەکەن تاکید خەڵکی یەکێتیش قبوڵی ناکە ئەوان پارێزگار وەرگرن دەستان خۆش بەسەرکەوتوو بن. سپاس بۆ پەیوەندیەکەت ڕزگار لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕزگار. کاکە گەڵاشن سپاس دەکەم فەرموو کاک ڕزگار. راجان وەڵی
من دەستخۆشی بەرنامەکەتان لێرم بەس ئەم موچە بۆ کوێڕە ئەم پارە بۆ کوێڕە ئەم نەوتە بۆ کوێڕە ئەیبەنە بۆ برا عەرەبەکانیان هەرێ بم بۆ عەرەب ئەی بۆ کوردەکە نەبێ بۆ هەر موچە دوا هەر موچە دوا هەر بۆ کۆبوونەوە خەڵکیان غەڵەتانوە ئێمە کۆبوونەوانە بووی درۆن ئەو پێکە نینە وەکو چایخانە وایە دۆمینە ئەم کۆبوونەوانە وەکو چایخانە وایە پێکە نین و بەس مەکەن لێ ئێمە پێی نازانین خەڵکە لە کۆبوونەوەکەم لەسەر موچە و لەسەر نازانم چی هەمووی وەکو چایخانە وایە کۆبوونەوەکانیان خۆم هەموو شتێ شارەزام من لە سلێمانی بووم لە ناو سلێمانیە کوڕێکی مەسولوتی ئێمە باوەڕمان بە کورد نییە ئێمە بۆ کورد ناکەین بەس بۆ عەرەبیەکەین ئاخر ئەزانی چی عەرەبە تا دوێنێ بوو لە کوردیە بە سەدام حوسێن ناڵەزەی کاور کرد ئێستاش پشگیری لە عەرەبەکەن من داواکاریم لە حکومەتی هەرێمی کوردستانەیە هەرچی عەرەبە بەڵێ کاک ڕزگار سپاس دەکەین سپاس بۆ کاک ڕزگار سلێمانیەوە لوقمان لە عەربەتەوە ئەم کاتت باش کاک لوقمان ئەم کاتەوە باس براکەم سپاس فەرموو کاک لوقمان کاکە گیان بەنسبەت تەوەرەکەتانەوە پرێکی جوانە بەڕاستی بۆ وەفدی کوردی کە چی بۆ بەغامت پێم وایە هیچ ئیسفادەیەکی نابێ ئەوەش هەر مەسوولێکە لەسەر خەڵکی کوردستان ئەیکەن وێنەوە بۆ مەسەلەی داهات و بودجەش حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بودجەکەی کڕیوە ئەوێ نەوتەکەی خۆی بفرۆشێ بۆ پارتی و بۆ یەکێتی بجێی بەغدا وەربگرێ بەڵام لە ئەفتا بەغدا هیچ تاقندار نییە لە بڕینی بودجە هەرچەندە من کەسێکی کوردم نامەوێت دیفاع لە بەغا بکەم بەڵام ئەگەر منش لە جێ عەبادی بم یا مالیکی بودجەکە نانێتم چونکە ئەوانە چون نەوتی خۆیانە دەن بە تورکیا داوای وتی دەفراشەکەن لە حکوومەتی عێراقی هیچ ئەسڵ وەساتێکی نییە چونکە ئەم کوردستانی خۆمان کە ئەڵێن بانێکە و دووەوە بەڵام بانێکە و سەتەوە لەلایەکەوە عەرەب خزمەتەکەن لە کوردستان بم پارەی میلەتی کورد لەلایەکی تریشەوە ئەڵێن بەغا وامان لێکە وامان لێکە کەس لە حیزبانەی ئێمە تێناگا هیچ کەس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە عەبدوڵڵا عەباس نووسیوێتی کورد ئەگەر ڕاست دەکات لەسەر قسەی کاک مەسعود بە جیا ببینەوە ببین بە دەوڵەت ئەگەر پارەی نەوت هەیە و بەشی خۆمان دەکات ئەگەر واش نییە بۆ ئێمەیان توش کرد بە ناوی سربەخۆییەوە تەنها خەڵکی زەرمەند بوو موچە بڕا بەڵام ئەمە هەمووی سیاسەتی خۆیانە لە ژێرەوە ڕێکەوتون تەنها فەقیر زەرەر دەکات بەڵام لەلایەکی ترەوە خۆمان یەک نین لە ناو خۆمان ئەگەر وا بوایە تا ئێستا پارێزگای سلێمانی و هەڵەبجە یەکلا دەبووەوە بەڵێن لە هەولێرەوەم کاتت باش کاک بەڵێن ئەگەر گوێت لێمە فەرموو سپاس دەکەم کاک بەڵێن فەرموو بەڵێ سەوارت بۆ وەزیکە ڕۆی بۆ بەغدا بەڵێ با جارێ تریز نەبی با مشکلەکەی ناو خۆیان حەلکەن ئەو دەبستن بۆ بەغدا مشکلی ئەوەی حەلکەن ئەو بۆ چەند بانگێک وە پارێزگارە چەپێنە لە بەغدا ئێستا بەڵێ کاک بەڵێن بەڵێ ئەوزبا ئێستا مشکلەکەی ناو خۆیان حەلکەن مشکلی هەلەبجە حەلکەن ئەو دەبادینەوە بۆ بەغا بچین مشکلی بەغا حەلکەن زۆر سپاس سپاس بۆ کاک بەڵێن لە هەولێرەوە ئەمین لە سێ سادقەوە ئەم کاتت باش کاک ئەمین کاشوان باشی سپاس کاک ئەمین فەرموو وڵی کاشوان بەڕێی من ئەم وڵاتە کە ئەبرێ بەڕێوە هەمووانە زای دوو حیزب جیاوازەرێکی ئەشدای وڵاتێک جێبەجێەکەن ئەمە بەڵام کاک ئەمین ئێستا حکوومەتی هەرێم هەموو حەزبەکان تێدا بەشدارن کاشوان ڕاستێکی پێشتر ئەم بڕیارەدا و پارتیە میشەی کرد تەنیا بۆ ئەوەی بەڕۆژە لە ڕۆژن وەکو مێژوو بنشێتەوە کە لەسەر دەستی سەرۆکی هەرێم ئەمیشە کرا لەنە خۆیان نەزانن کە دۆڕاون نازان چۆن بچنەوە بۆ بەغا یعنی ئێستا هەرچی کێشە هەیە هەرچی کێشە هەیە ئێستا دەبێت هەموو حەزبەکان مەسئولیەتی هەڵگرن قسەگە جوانە بەس یەکێتی پارتی حسابی بەخوا حیزبەکان و دەسەڵات و واخوانە بجێگەی خۆیان بەری ئەمە شتێکی ئاشکرایە وەدوای وڵات ئەوە ناچێت بەڕێوە خەڵکی چاوەڕێی موجەگا غاز کاکە معقول نییە لە وڵاتەکە سەرە بە غازگیری یعنی واسە بە غازکردن بەڕاستی ئەمە هەر وڵات نییە بەڕێبردنی وڵات نابێت ئەم بەڕێزانە کە نەیانتوانی داهاجی ئەم وڵاتە بخەڵێنن دوێشون بەخێگە تۆ چۆن ئاواکەی سیاسەتی خۆخیتە ڕقوچینە بەڕاستی ئاوا ناچێت بەڕێوە ئیتر ئەمە خەڵکە قبوڵی کردووە و ئەینا بۆیە گە میلەتێکی وشا بنە ئەمانە قبول نەکرد بەغا ئامادەیە بوجە بنێرە بەڵام ئەمە ئامادە نین داوێت هەر ئەوە جادل نییە
بەڵێ سپاس بۆ کاک ئەمین ئاوات لە هەولێرەوە ئەم کاتت باش ئەم کارێکی باش کاکشم سپاس دەکەین کاکاوات وەڵاو پرسیارەی جەنابستن ڕوون و ئاشکرایە هەر خەڵکێکی سادە زۆر بە شێوەیەکی سادە دەتوانین وڵاوی بدەینەوە کاکە وەڵت بچێنە چێ ڕوون و ئاشکرایە حکوومەتی عێراق مافی چی ئەکا لەگەڵ ئێمە دەڵێ هەر کاتێکی تۆ داهاتی نەوتەکەت بومبەرگەکەت کەشف کرد بۆ عێراق ئەو بچ فێدرێتەوە زۆر ڕوونە بەڵام ئەوەی ئێمە من بەداخەوە دەڵێم من خەڵکێکی قارەمانمان هەیە بەڕاستی ئێمە کێشەی سەرکردەمان هەیە ئێمە بێ سەرکردەی دڵشۆز دەگە خەڵکی خۆ ڕازگۆنیەوە لەگەڵ دەرەوە باشە کاکاوات پرسیارێکم سەعادەم کە کارە شوێندەیە ئەگەر بابەقەکەم کۆتایی پێنێ تۆ ڕێکەوتوێ کراوە ئەیش دەیت بە تاکە تەنیا کاتێکی سەرۆکی حکومەت نەبوو کات بەرهەم سەرۆکی حکومەت بوو چوو ڕێکەوتنی لەگەڵ تورکیا کرد بۆ 50 ساڵ بدەوێت هیچ کەسێک زانی ئەو ڕێکەوتن لەسەر چه ئەساسێک کراوە لەگەڵ تورکیا بۆ 50 ساڵ تۆ کاتێ خەڵکی خۆت کەشفی ناکەی ڕێکەوتن بە شێوازێک بووە تۆ لەگەڵ حکومەتی عێراق چۆن کەشفی دەکەی هەموو بەرپرسانی حکوومەتی هەرێم بەرپرسانی حکوومەتی هەرێم دەڵێن ئێمە لە هەوڵدایان بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لێرەدا باس لە وەرگرتنی قەرز دەکرێت حکوومەتی هەرێم دەیەوێت قەرز وەربگرێت چەند وڵاتێک ئەمە ئاماژەیەکە بۆچی کە بەم دوو بۆچوونە قسە لەسەر کێشەکان دەکرێت قەرز وەردەگرێت بە ئیساب شکۆ پارەی نیە پارەی نەوتەکەەوە کاکی تورکیا دەستی بەسەر داگەتوە تۆ لە $100 حەوت لە سەدەکە دەداتێت باقی تۆ دیکەزۆکم خەبەرم هەیە عێراق لە سەتای یەکی بۆ بەڵێ کاکاوات سپاس بۆ کاکاوات لە هەولێرەوە پەیوەندیەکتر لەگەڵماندایە کەیوان لە سلێمانیەوە ئەم کاتت باشکا کەیوان زۆر سپاس لێوەری کاگە لە چاکچاتی گەورانی سلێمانی وەخزاگەن تەوەرەکەشتان بە ئەم مینەی ئێمەوە نیە بەڵام من وەکو هەموو بەناوی هەموو زیندانیانی چاکچاتی گەورانی سلێمانی وەخزاکەم ئێمە بۆ مدەیەکی زۆرە ڕاگیراوین هەر بۆ نسبەتی عەفو پەرلەمان و ئەندامانی پەرلەمان هەر ئەڵێن ئیمڕۆ نابەیانی و بەیانی نادوو بەیانی و 15 11 نازانم هەر ئیمڕۆ بە وەکو ئەوە ئێمە تووشی نەخۆشی نەفسیش بووین لێرەیە جا داواکارم لە کەناڵە جوانەکەدان و دەنگمان بگەینە سەرۆکایەتی هەرێم ئێمە ئەوە نزیکەی 1000 نەفەر لێرە ڕاگیراوین بەڵێ داواکاری لەم 1000 نەفەرە کاکە بەرمان بەر با ئێمەش وەکو ئەو برا پێشمەرگانە بڕۆین بۆ کۆبانیا بڕۆین بۆ خانەقین بڕۆین بۆ چەلەولا بڕۆین بۆ حەمرین داواکارین بڕۆین بۆ کەرکووک ئێمەش وەکو ئەوان خۆمان بەخشەکەین داواکاری لە کەناڵە جوانەکەدان و دەنگمان بگەینە سەرۆکایەتی هەرێم و لایەکمان لێ بکەن یانی ئێمەوە تا من بۆم بالنسبة خۆم بۆ مدەی 10 ساڵە من ڕاگیراوم یعنی ئێستا من ساڵێکمەوە بەڵام تیامانە کۆمەڵە کەسێکە هیچ تاوانێکی لەسەر نییە سپاس بۆ کاک کەیوان سیروان لەگەڵماندایە لە شەمشەماڵەوە ئەم کاتت باش کاک سیروان ئەم کاتەوە باش بەڕێز سپاس دەکەین کاک سیروان فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس لای سەبارەت بە تەوەری ئەمڕۆتان تەوەریی زۆر جوانە هیوادارین دەوڵەتی کوردی بە زووترین کات بکرێ بەڵام هیچ ئەنجامێکی نییە تا ئیسا بەڕاستی هەرێم ژیانێکی ناخۆشیە لەم سەردەمە کاک سیروان پێت وایە ئێستا کاتێتی باس لە دەوڵەتی کوردی بکرێت لە کاتێکدا ئێستا هەرێم دەیەوێت کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەرکە لە سەرەتادا زۆر باس دەکرا لەبارەی دەوڵەتی کوردیەوە قسە کرا و سەرۆکی هەرێم وتی کە مادەی 140 جێبەجێ کراوە کۆتایی هاتووە ئێستا کورد نابێ باسیکە لە هەرێمی کوردستانە بە ئاسانی ناکرێت کاک سیروان ئێستا کورد نابێ باسی دەوڵەتکە بەهیچ شێوەیە لەم کاتیانەوەڵە ئەی بۆ دەڵێ ئێستا هیوادارم ڕابگەێنرێ کاک سیروان بۆ دەڵێ دەبێ ئێستا ڕابگەێنرێت دەوڵەتی کوردی بەڵێ گوێت لێمە بەڵێ گوێم لێت سەرەتای قسەکان وتت ئێستا کاتێتی کە دەوڵەتی کوردی ڕابگەێنین دوای دەڵێ ئێستا کاتی نییە خۆیان یەکلاییکەنەوە دوای ئەوە بێنەوە لێرە بە هەمومانەوە دەوڵەتی کوردی دروستکەین بەڵێ سپاس بۆ کاک سیروان لە شەمشەماڵەوە ئازاد لە ڕانیەوە دوا پەیوەندیمانم کاتت باش کاک ئازاد ژیانم کاتت باش سپاس دەکەین فەرموو کاک ئازاد چاوەکەمی بەڕێزی داوای لێبرنم ڕانێ لە کاتی بگرم فەرموو کاک ئازاد کاتت هەیە بۆ قسەکردن بەڕێز گیان وەڵی من زۆرم بەلاوە سەیرە کە باسی موچە و پشتیوان دەکەن نازانم ئێستا وەزیری داناییمان کوردە خێرە بۆ ناو دەسەڵاتی داعش موافقەت دەکا ئیمزا دەکرێت بوجە و موچە بچێت بۆ ئەوێ بەڵام بۆ هەرێمی کوردستان ناچێت
و لە هەمان کاتدا ئەوانە سەکردەکانمان ئەندامانی ئەنجومەنی عراقی و پەرلەمانی هەرێم معادر خەریکی کۆڕ و کۆبوونەوەن بەڵام تا ئێستا هیچ بە هیچ نەکراوە بەس پێشمەرگە دیفاع لە شەرەف و کەرامەت و ناموسی کورد دەکا دنا بە ویژدانم خەدێکی زۆر زۆریان لێ دەکرێت ئەوە تا دەیان جەنازە دێتەوە دەیان شەید دێتەوە دەیان بریندار دێتەوە نازانم هەر ئەوڵێن بەژێرنووس موچەی پێشمەرگە دەبێت سپاس بۆ کاک ئازاد بەڕێزان تاس بێنێ هەر لای خۆشی دابن